من ناوم علي محمد أمين خضر ناسراوم بعلي خوشناو خەڵکی گوندی شێخ وەسانانم کە یەکەم گوندە چیمیاباران کرایە باب و باپیرانم پێشمەرگە بووینە لە کۆماری مەهاباد بەشداریان کردیە لە ساڵی 1970 تەرحیل کراین گوازراینەوە بۆ لای دیوانیە لەوێ من لەدایک بوویمە دوایە هاتینەوە بۆ هەولێر بژێوی ژیانمان خراپ بوو یعنی ئێمە لە عائیلەکی هەژار بووین یەکەم ئیشم بە شانازیەوە دەڵێم بۆ یاخکردنی پێڵاو بوو پێڵاوی خەڵکم بۆ یاک دەخرد ئەو کاتی ئەو ڕۆژی کە 5-6 کەس دەهاتن پێراوەکانی لە لای مندادەنا کە بۆیان بۆ یاق دەکرد زۆر دڵخۆش بوو. من بەڕاستی بەخۆم کەیفم بە شێر دەهات برادێک ئەو شێرەی بۆ هینام زۆر کە بوو تقریبەن مانگەک بوو شێرەکە بەخۆم بەخێوم کرد بەدەستی خۆم ئێستا تەمەنی ساڵێک و 2-3 مانگە زۆر بەوەفایە لەگەڵم زۆر هیچ کەسێک ناتوانیەوە وەکو من لەگەڵی یاری بکا و دەستی بخاتە ناو دەمی ئەوانە بەس بۆ من وایە. ئەو شێرە ئەفریقیە دوو شێر بوو ئەمە شێری ئەوە بوو شێر دانشا دانیش ئەمە شێرە نێرە دانشا ئەم شێرە جۆتە شێرێک بوو نێر بوو ئەم نێرە من بۆ خۆم هەڵم بژارد دەکەی دانشا دانشا وەڵی شێر شتێکی تایبەتە یعنی ئەو کاتیکە ئەو شێریان نۆهینام دڵم زۆر پێخۆش بوو بەدەستی خۆم گەورەم کرد بە دەوی خۆم خواردنم دەدایێت چونکە ئەو کاتیکە لە بۆیان هیناموتیان فترەیەکی زۆر بە دەوی خۆت شیری بدەیێ گۆشتی بدەیێ بۆ ئەوەی لیکی دەوی تۆ لەگەر لیکی دەوی شێرەکە تێکەڵبی ئەو کاتی شێرەکە ئەگەر 10 ساڵیش بڕۆی بێەوە شێرەکە دەتناسیتەوە. شێر زۆر مەترسیدارە بەڕاستی بەڵام دەبی بزانی چۆن لەگەڵی هەرسوکەوت دەکەی خۆم بەدەستی خۆم کەنانی دەدەمێ هەموو کاتەژی دەستی خۆم لە ناو دەویدا دەنێم یعنی دەستی من ئەزیەت نادا دەزانی ئەوە دەستی منە گۆشتی حیوانی نییە کە گۆشتەکەی ناو دەویدا دەنێم ئەوزە گۆشتەکەی دەخوا. ڕۆژێکیان من لێرە بووم برادێک هاتە لام وتی منیش دێمە ژۆرە دێمە ناو سیمەکەی منیش گوتم مێ پێم گوتمە تو مێ ناوێ لەبەرەوەی ئەزیەتت دەدا گوتی نانە احتیادیە تو لەگە شێرەکەی منیش دێم کە هاتە ژۆرە لێیدا بەڕاستی زۆر ئەزیەتیدا 15-20 ڕۆژ لە ماڵێک کەت ئەو برادەرەی من زاکیرەی شێری تەنها نەفەرێک 2 نەفەری دەخینتەوە زیاتر نییە ینی هەر دەتوانی نەفەرێک 2 نەفەری بناسی ئێستا وای لێ هاتووە تەنها من دەناسی بەڕاستی. وەرە خۆشنا وەرە شێر بە خێوکردن ئاسان نییە کاکە ئەگە شێر بە خێوکردن ئاسان وایە هەموو ماڵێک لە پێشەماری خۆی ڕادەگرت وەچی پشیلەی بە خێویان دەکرد.